ئێرە کەمپی پیرەیە لە ئەسینە. ئەم کەمپە بە دووەمین گەورەترین کەمپ دادەنرێت لە دوای کەمپی ئیدۆمێنی. ژمارەی کۆچبەران لەم کەمپە زیاتر لە 5,000 کەسە. لێرە کۆچبەران ژیانێکی ناخۆش بەسەر دەبەن و لە نێو ئەم کەمپەیەدا بۆ ئەو ژمارە زۆرەی کۆچبەران تەنیا 13 توالێت و 1 حمام هەیە. بۆیە بەگشتی کۆچبەران چاوەڕێی ئایندەیەکی باشتر دەکەن وەک ئەوەی کە پێش هاتنیان بۆ یۆنان ئاواتیان بۆ دەخواست. هەف خێماڵ بە دەرێ دانەمە gelekî بچووکە زۆرە. Em dixwazin pes biçîkê yekî mezin bidin me yanî têrê me bike tezanî çawa. Yani têrê me bike em tê da rabin rûnin. Yani behesî bin bixwin vexin. برنامج دانينا على أساس إعادة توطين برنامج دانينا تدخل منظمات سجلكي وبشتي هنجي ملف بقدمينا دولة مسموحة كجفي قرارات شاملين. هەرچەندەی یۆنان لە قەیرانی داراییدایە و توانای هەڵگرتنی باری قورسی کۆچبەرانی نییە، بەڵام وەک خۆیان دەڵێن ئێمەش ساڵانێک بە هەمان بارودۆخدا تێپەڕیوین و بۆیە پێویستە هاوکاریان بکەین. ئێمە دەمانەوێت باوەشمان بەڕووی کۆچبەراندا بکەینەوە و لەو تۆزەی کە هەمانە بە شێوانیشی لێ بدەین جلوبەرگ و خواردەمەنی و کەلوپەلە سەرەتاییەکان ئەوەی کە بتوانین چونکە ساڵانێکیش ئێمە بەو بارودۆخی ئێستای ئەوەندا ڕۆیشتوین ئەگەر هیچیشمان لەدەست نەهات ئەوە زەردەخەنە بخێنە سەر لێویان و پێیان بڵێن ئێمە گەلی یۆنانین. چاودێرانی ڕەوشی کۆچبەران پێیان وایە حکوومەتی یۆنان توانای ئەوەی نییە بەدەم داواکاری ئەم کۆچبەرانەوە بێت. بۆیە پێویستە یەکێتی ئەوروپا سەر لە نوێ بیر لە ڕێگاچارەیەکی دیکە بکاتەوە و دەرگا داخراوەکان بە ڕووی کۆچبەراندا بکاتەوە. Αυτό το λένε όλοι. Όποιον και να ρωτήσεις, δηλώνουν ότι θέλουν. ئێستا وەک دەبینن هەموو کۆچبەران داوای ئەوە دەکەن کە بەرە وڵاتانی دیکەی ئەوروپا بڕۆن بەڵام ئەمە محاڵە کە لە خاکی یۆنانەوە دەرگاکانیان بەسەردا بکرێتەوە و بتوانن بگەنە وڵاتانی دیکە. ئەوە دەبێت بەپێی ئەو ڕێکەوتنەی بێ کە یەکێتی ئەوروپا لەگەڵ تورکیا کردوێتی دووبارە بچنە خاکی تورکیا و لەوێوە داوا لە تورکیا بکەن بۆ ئەوەی جارێکی دیکە بگەڕێنەوە وڵاتانی ئەوروپا یان دەبێت جارێکی دیکە یەکێتی ئەوروپا با ڕێکەوتنامەکەیدا لەگەڵ تورکیا بچێتەوە وەک ئەوەی دەبینن ئەو کۆچبەرانە لە یۆنان لە قەفەزێکدان. ئەوەی کۆچبەران لە وڵاتەکانی خۆیانەوە خەونیان پێوە دەبینی و ژیان لەسەر خەیاڵی خۆشی گەیشتن بە ئەوروپا وێنا کردبوو. لەگەڵ گەیشتنیان بە یۆنان و نیشتەجێکردنیان لە کامپەکانی ئەو وڵاتە خەونەکانیان پوچەڵ بووەوە و ئێستا ئەو کۆچبەرانە لەبەر نەبوونی خزمەتگوزاری و بێهیوابوونیان بە گەیشتنیان بۆ وڵاتانی دیکەی ئەوروپا خۆزگە بەمانەوەیان بە وڵاتەکانی خۆیان دەخوازن. ئێرانە لانەیە و کۆچبەرانەیە کاتێکە لە وڵاتی خۆیان کۆچ دەکەن و ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن بۆ ئایندەیەکی گەشتر ئایندەیەک کە هەرگیز بەم شێوەیە خەونیان پێوە نەبینی بوو. بەرزان سەعید ڕووداو کەمپی پیرەیە ئەسینە.